بەتەنها لە سنووری پارێزگای سلێمانیدا بە سەدان هەزار ئاوارە و پەنابەر لە 7 کەمپی پارێزگاکە و هەندێک لەوانش لە ناو شار و شارۆچکەکان لە گەڕەکەکاندا ژیان بەسەر دەبەن و بەرپرسانی پارێزگای سلێمانیش دەڵێن هۆکاری کەمبوونەوەی خزمەتگوزاری هاوڵاتیان بۆ ئەو ژمارە زۆرەی ئاوارە و پەنابەر دەگەڕێتەوە کە ڕوویان لە کوردستان کردووە. 7 کەمپمان هەیە، دوو جۆر ئاوارەمان هەیە، ئاوارەیەکیان ئەوانەیە کە لە سووریاوە هاتوون کە ژماریان نزیکەی 9000 خێزانە، 1400 خێزان لەوانە لە کەمپی باریکا نیشتەجێن. ئاوارەکانی ناوخۆی عێراقیشمان هەیە کە ژمارەکان 58876 کەسە، 58000 خێزان لەگەڵ 335220 نەفر. تا ئێستا ژمارەیەکی کەم لە ئاوارە و پەنابەر گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. لە بەدواداچوونی پێشووی دەنگی ئەمریکا ئاوارە عەرەبەکانی کەمپی ئاشتی لە شارۆچکەی عەربەت داوایان کرد هاوکاری بکرێن بۆ گەڕانەوەیان بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان، چونکە وەک خۆیان وتیان ماوەی ساڵێک زیاترە ناوچەکانیان لەژێر دەستی داعش ڕزگار کراوە. هەموو کار ئاسانیەکەین بۆی بگەڕێنەوە و بەعکسیش ئەمە پشگیری لەواکەن بگەڕن و شوێنەکانی خۆیان، چونکە ئەو پەندەی خۆماڵە بەر لە جێی خۆی سەنگینە، بەڵام ئەمانە خۆیان ناگەڕنەوە. جگەل لە شەڕی داعش و قەیرانی دارایی و نەبوونی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا، هاوڵاتیان لە کوردستان بەدەست گرفتی کەمی کارەبا و کەمی خزمەتگوزارەکانی ترەوە دەناڵێن و بەرپرسانیش زۆر کاتبوونی ژمارەیەکی زۆری ئاوارە و پەنابەر لە کوردستان بە هۆکاری کەمبوونەوەی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان باز دەکەن. زۆرترین زەخت لەسەر هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانیش بە تایبەتی لەبەرەوەی لە هەموو ئەو سێکتەرانی کە خزمەتگوزاری پێشکەشەکەن بە ئاوارەکان هەر لە سەکتەری کارەباوە، ئاوە، خزمەتگوزاری پاکوخاوێنی و ئاوڕۆ، ئەمانە لە 30 زەخت چۆتە سەر پارێزگای سلێمانی. بەرپرسانی پارێزگای سلێمانی ڕەخنە لە حکوومەتی ناوەندی عێراق دەگرن بەوەی وەک خۆیان دەڵێن سەر ڕایبڕینی بودجەی هەرێم هیچ هاوکاریەکی ئەو ئاوار و پەنابەرانە ناکات. بودجە 2 ساڵە وەکو پێویست نەگەشتۆتە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقیەوە، ئەمانە بۆ خۆی هەموو زەختێکی دروست کردووە کە نەتوانرێت ئەو خزمەتگوزاریانە وەک پێویست بگەنێتە شوێنەکان. پرسیار ئەوەیە تا چەند هەرێمی کوردستان و پارێزگای سلەیمانی لە وەرگرتنی ژمارەی ئاوارە و پەنابەرەکان ڕەچاوی تواناکانی خۆیانیان کردووە. لە بیدایەتی دروستبوونی کێشەکە خەڵک هاتوۆتە ئێرە بەرنامەیەکی وانەوە، چونکە زۆر مفاجئ بووە ئەو حاڵەتی کە دروست بووە، بەڵام لە ئێستادا لە ڕێگای بەڕێوەبەراتە پەیوەنددارەکانەوە تەجیلەکردن، ئیشوکاریان بۆ کرد، شوێنیان بۆ دابین نەکرێت. مێژووی هاتنی بەلێشاوی ئاوارە و پەنابەرەکان بۆ هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی گروپی چەکداری داعش پەلاماری چەندین ناوچەی لە سووریا و لە عێراقدا و ئەو ناوچانەی داگیر کردو. دانیشتوانی ئەو ناوچانەش لە دەست مەرگ و دەوڵەتی ئیسلامی هەڵاتن و بەشێک لەوانە ڕویان کردە هەرێمی کوردستان. ئەمە سێەم وەرزی زستانە ئاوارە و پەنابەرەکان لە هەرێمی کوردستاندا لە ناو کەمپەکاندا ژیان بەڕێ دەکەن. پرسیار ئەوەیە دەبێت چەند زستانی تر لە ناو کەمپەکاندا بمێننەوە لە کاتێکدا ئایندەی گەڕانەوەی ئەم ئاوارە و پەنابەرانە بۆ سەرماڵ و حاڵ و زێدی خۆیان بە نادیاری ماوەتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.